بینەرانی قەدرگرانی کوردستان 24 سڵاوتان لەبێ خۆشحاڵم جارشتی لە پرۆگرامی بۆ هەمووان با ئێوەی هێژا شاد دەبمەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێز مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەردی بناغەی گەورەترین نەخۆشخانەی بۆ خزمەتی شێرپەنجە لە هەولێردانە کە لەسەر ئاستی عێراق بە یەکێک لە گەورەترین نەخۆشخانەکان دەژمێردرێت لەسەر ڕووبەری 19,000 متر چوارگۆشە کە بڕیارە 250 قەرەوێڵەیی بێت بۆ خزمەتی توژبوانی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە پرۆگرامی بۆ هەمووان گەنگەشەی کەرتی تەندروستی بەگشتی لە کابینەی نوێم و هەروەها نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان گەنگەشە دەکەین لەگەڵ میوانەکانم کە بەڕێز دکتۆر سامان وەزیری تەندروستی، هەروەها هەردوو بەڕێزان دکتۆر ئەحمەد سامی بەزاس بەڕێوەبەری سەنتەری ئاوات بۆ چارەسەری شێرپەنجە بە تیشک، هەروەها دکتۆر هەردی جەواد سابر بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی بۆ چارەسەری شێرپەنجە زۆر بەخێربێن لەگەڵ ژمارەیەک لە بە فەزلی خوددا کە نەخۆشی شێرپەنجەیان تێپەڕاندووە. بەڕاستی خۆشحاڵم کە ئێستا لێرەتان بینم، موژدە بەخشەوە لەگەڵ ژمارەیەک لە شیکار و پەرستار کە خۆبەخشیشی تێدا لە خزمەتی نەخۆشانی شێرپەنجەن. هەموو لە یەکتان لوتفتان نوان زۆر بەخێربێن، سەرچاوان هاتن. دکتۆر جەناب زۆر بەخێرەوە دووەم جارە بەشداری لە پرۆگرامەکەم دەکەیت. پێم خۆشە بزانم ئەوم بۆ باس بکەیت کە سەرۆکوەزیران بەردی بناغی ئەم نەخۆشخانەی دانا ئیدی ڕەوشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان چی بەسەر دێت؟ ئایا موژدە بەخش دەبێت بۆ چارەسەری ئەو نەخۆشیە بەگشتی؟ کارم کە زۆر سپاس. دیارە لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و لە کاتی خوێندنەوەی بەرنامەی کاری کابینەی نوێم بەڕێز جەنابی سەرۆکوەزیران کۆمەڵێک بەرنامە و کۆمەڵێک بەڵێنی پێدان. بەڕاستی جێگەی خۆشحاڵیەکە بەڵێنەکان زۆربەی چۆ بواری جێبجێکردن. یەکێک لە بەڵێنەکانی بەڕێزیان لە بەرنامەی کاری کابینەی نوێم باشترکردنی ژێرخانی تەندروستی بوو و هاوسەنجی و یەکسانی بوو لە گەیاندنی خزمەتگوزاری تەندروستی. چین و توێژێکی زۆر گرنگ لە ناو کەرتی تەندروستی لە ناو هاوڵاتیان یان کۆمەلگادا هەیە، ئەویش توژبوان بە نەخۆشی شێرپەنجەیە. بەڕاستی ئەوەی دوێنێ من دەتوانم ناوی لێ بنێم شاری شێرپەنجە، نەک تەنها نەخۆشخانەی شێرپەنجە. و من دووپاتی قسەکەی بەڕێز دەکەمەوە کە گەورەترین نەخۆشخانەی لەسەر ئاستی عێراق. ڕەنگە هاوڵاتیان بڵێن گەورەترین بە قەبارە مەبەستیانە، بەڵێ بە قەبارە و بە کوالیتی و پێکهاتەکانی نەخۆشخانەکە گەورەترینە. تا ئێستاژ هیچ نەخۆشخانەیەک نییە تەواوی پاکێجی پێداویستی شێرپەنجە لە خۆ بگرێ. کاکسەیان شێرپەنجە بارێکی زۆر قورسە. شێرپەنجە چەندین جۆر و بەشی تێدا هەیە. بۆ نمونە ئێستا نەشتەرگەری تێدا هەیە، ڕەنگە نەخۆشخانەی نانەکەلی نەشتەرگەری تێدا نیە، چارەسەری کیمیاوی دەستنیشانکردن. ئێمە لەم سەنتەری ئەمڕۆین سەنتەری ئاوات بۆ چارەسەرە بە تیشک کە پێدەیان لینە گرادیۆتەرەبی لەناو کۆمەلگا هاوڵاتی پێ دەڵێن لێزەر. دواتر بۆن مارۆ چاندنی موخی ئێسک، گامە نایف ئەوەی کە کامێڕەی گامایی یان پێ دەڵێن ئەوە هەم بۆ تەشخیصان بۆ عیلاجە، لەگەڵ پزیشکی ناوەچی ئەوەی طبینەوەوی پێدێن. هەموو ئەوانە لەو شاری شێرپەنجەیە لەو نەخۆشخانەیەدا هەیە. واتە کۆکردنەوەی خزمەتگوزاریەکانی شێرپەنجەیە لە یەک شوێن بە قەبارەیەکی گەورە بە کوالیتێکی زۆر بەرز. 6 مانگە بەڕاستی ئەم نەخۆشخانەیە کاری دیزاین و پێداچوونەوە لە ڕووی تەکنیکی و هونەری و ئەندازیاریەوە کوالیتێکی زۆر ئاستبەرزە لەلایەن تیمێکی زۆر پرۆفشناڵی بیانی پێداچوونەوە و دیزاینەکە کراوە و ئینشاءالله بە کوالیتیە بەرزی خۆی لە کاتی خۆی دەتەواو دەبێت. بۆیە من ناوی لێ دێم شاری شێرپەنجە و من دەمەوێت زۆر سپاسی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی بکەم، هەم بۆ بڕیاردان و ڕەزامەندی بەڕێزیان بۆ دروستکردنی نەخۆشخانەیە کە بە تەواوەتی کەرتی گشتیە فول حکومی و بە خۆڕاییە بۆ نەخۆش. دووەمیشان بۆ ئامادەبوونی بەڕێزیان کە ئەمە پەیامێکی گەورەیە بۆ نەخۆشخانەی شێرپەنجە بۆ هاوڵاتیان و ئەمە تەنها بۆ شاری هەولێر نییە، لە هەموو هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان نەخۆشەکان دێن چارەسەر وەردەگرن. دڵنیام ئەوە بۆ هەموو عێراق سودی دەگەێت. بۆ دیاری بکەیت کەی بەردەست دەبێت بۆ نەخۆش خۆی نەخۆشخانەکە لە ڕۆژی تەقویمی ساڵی کارکردن، لە ڕۆژی کارکردنی تەقویمی ساڵدا 1000 ڕۆژە، بەڵام ئێمە 6 مانگمان خەریکی دانانی دیزاین و پێداچوونەوە و داڕشتنی ئەم پرۆژەیە بووین. بۆیە 6 مانگ ڕۆیە تقریبان دەتوانم بڵێم 2 ساڵ تا 2 ساڵ و مانگێک بەپێی گرێبەستەکەمان ئەم نەخۆشخانەیە تەواو دەبێت. کاک دکتۆر سەرۆکوەزیران لە کاتی دانانی بەردی بناغی ئەم نەخۆشخانەیە گوتی هاوشێوەی وڵاتان ڕێژەی توژوانی شێرپەنجە
لە بەرزبوونەوەدا بووە هەوڵ بدەین کەمی بکەینەوە پرسیارەکەی من ئەوەیە چۆن ئەو ڕێکارانە دەگرنە بەر بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی شێرپەنجە لە کوردستان بەڵێ طبعاً لە هەموو جیهاندا لە سەدەی ئێستادا بە مقارنەی دەیان ساڵی پێشوو شێرپەنجە بەرەو زیاد بوون بووە ئەمە زۆر هۆکارەیە هۆکاری ژینگەیی و کەشوهەوا و گۆڕانکاریەکانی ستایلی ژیان و دەرهاوشتەی دووکەڵ و جگەرە و خۆراکی ناتەندروست و وەرزشی ناڕێکخرا و کۆمەڵک فاکتەری دیکە زۆرە فاکتەری تایبەتمەندی ژێ بە شێرپەنجەی تایبەتمەندەوە فاکتەرە گشتەکانە بەڵام خۆشبەختانە هەرێمی کوردستان نەگەیشتۆتە ئاستی تووشبوون بەو ژمارانەی کە لە وڵاتانی پێشکەوتوو هەیە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەوەی لە دنیادا هەیە بەپێی ستاندەردەکان ئێمە خوێنمانەوە دوێنێ هەرێمی کوردستان تا ئێستاش لەژێر ستاندەردە 151 حالەت بۆ هەر 100,000 کەسی دانیشتوان توشبوو هەیە بەڵام لە کاتێکدا لە جیهاندا 190 حالەت هەیە بۆ هەر 100,000 دانیشتوان هۆکارەکان طبعاً دەبێت ڕێگەی لێ بگری وەکو باسم کرد ئەمدا تەنیا چارەسەری و عیلاجی کیمیاوی و نەشتەرگەری و چارەسەر بە تیشک و لەیزەر ئەمە کە چەند گرانبەهەیە ئەوە بنبڕی شێرپەنجە ناکە دەبی دنیای نوێ جیهانی نوێ لەگەڵ گۆڕانکاری مەناخ و کەشوهەوا خۆی بگونجێنێ چارەسەری ئەو دەرهاوشتانە بکە ئەو چارەسەری بابەتە ژینگەیەکان هەم لە تیشک هەم لە کەشوهەوا دەبێت چارەسەری ئەو خۆراکی ناتەندروست و دانانی ستایلی ژیانی نوێ بکە و کۆمەڵێک پشکنینی خێرا هەیە یان بڵێن ڕوپێوکردن کە سکرینینگ ئێمە پێ دەڵێن مرۆڤ دەبێت لە تەمەنی جیاواز بەپێ ڕاستپاردەی پزیشکی کۆمەڵێک پشکنین هەیە بیکە نەک کە توش بوو بیکات کە ئازارێ بوو دەبێت لە ماوەی دیاریکراو و ئێستا من ئەوەی دەبینیوا لە بەرامبرم من خۆشحاڵ بووم بۆی کە لەو سنتەرەدا کۆمەڵێک ڕێنمایی هۆشیاری هەیە چۆن خۆپارێزی پشکنینی پێشوەختە دەکەی هەموو شێرپەنجەیەک لە زوو دەستنیشانکردن باشترین چارەسەری دەبێت مەسیری باش دەبێت تەنانەت هەندێکیان بە تەواوەتی چارەسەر دەبن بەڵام کاتێک ئینتشاری کردی و لە قۆناغێکی ئەدڤانسە و چەند بەشێکی دیکە ئەمە ڕەنگە قورستر دەبێ و ئاسوودەیی مرۆڤ و کۆمەلگا بەڕاستی زیاتر تێک دەدات بۆیە ئەمە دەبێت ئێمە وەک وەزارەت استراتیجیەتماندانە بۆ یەکەمین جار لە کابینەی نوێم پاڵپش بە یاسایی کۆمەک بۆ توشبوونی شێرپەنجە تایبەتی بۆ تەرخانکرا بۆ لە بودجە ئێمە پرۆژەی پەیڕۆیەکمان دەرهێنا و استراتیجیەتی ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجەمان دەرنەوە کاریشی لەسەر دەکەین ئەوەی ئێستا دەیبینی ئەمە جێگەی خۆشحاڵیە کە ئێمە هەڵمەتی هۆشیاری دەبی زیاتر بکەین سەنتەری دەستنیشانکردن کاکسەیەن مهمترین شتە نابێ ئێمە بەس عملیات و دەرمان عملیات دەرمان سەنتەری دەستنیشانکردن ئێستا لەناو هەموو شارەکان سەنتەری دەستنیشانکردنمانەیە تەنانەت لە دەرەوەی شارەکانیش لە ڕانیە سەنتەری دەستنیشانکردنی نەخۆشیەکانی شێرپەنجەی مەموکمان کردەوە لە سۆران لە زاخۆ دەکەن و لە گەرمیان لە هەڵەبجە ئێستا سەرقاڵین بکەینەوە چونکە یەککە لە شێرپەنجەی مەموک یەککە لە شێرپەنجە باوەکان بۆیە بە زوو دەستنیشانکردنی چارەسەر و چارەنووسی زۆر باش دەبێت باشە دەست خۆش بێ کاک دکتۆر دێمە لای جەنابەت لە کابینەی نوێم 285 ملیار تەرخان کراوە لە بودجە بۆ چارەسەری شێرپەنجە پرسیارەکەی من لێرەوە جەنابەت ئێستا بەڕێوەری ئەم سنتەرەی کە چارەسەری شێرپەنجە بە تیشک دەکرێ ئایا نەخۆش دێت ئێرە بەبێ بەرامبەر چارەسەر بکرێ پێم خۆشە باسی وەشکەی کەلوپەلو و پێداویستەکانتان هاوکاری حکوومەتیش بۆ سنتەرەکە و بۆ توشبانی شێرپەنجە چییە کەرم کە زۆر سپاس بۆ پرسیارەکەت بۆ جەناب ڕۆژانە نەخۆشێکی زۆر دێتە سنتەری ئاوات بۆ ئەوەی چارەسەر وەربگرێتن بە تیشک دەوامی سنتەری ئاوات ئێمە ینی بە دکتۆر و کارمەندە بەڕێزەکان 3 شەف دەوام دەکەین لە 8 و 10 دقەی بەیانیەوە تا نزیکی سەعاتدەی شەو بەنسبەت ژمارەی نەخۆشەکان ژمارەیەکی زۆر عیلاج دەکرێتن و هەروەها نەخۆش لێ کەم ڕۆژی کە سەردانی سنتەری ئاوات دەکا تا پشکنینی پێویستی بۆ دەکرێتن و چارەسەر وەردەگرێتن هیچ پارەیەک سرف ناکات هەمووی بێ بەرامبەرە لەسەر ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر باشە دەکرێت پێم بڵێ هەر نەخۆشێک بڕی خەرجەکەی چەند لەسەر حکوومەت دەکەوێت لەسەر ئەم سنتەرە دەکەوێت ینی نەخۆشێک من نەخۆشم نانە هەر نەخۆشێک بنمونە بێننەوە بە چارەسەری کیمیایی و لەیزەریان بەس هەموو بە چارەسەر و خەرجی نەخۆشێک چەندە لەسەر حکوومەت چەند دەکەوێت من گوێم لێ بوو پێش بەرنامەکە گفتوگۆتان دەکرد ئیجازە بێ من دەرزی هەیە کاک دکتۆر دێم وڵات بەس حەزم هەیە گوتان دەرزی هەیە بە 3000 دلار دەرزی هەیە بە
سەروتری ئەو نرخەیە پێم خۆشە بزانم مەسەف هێر نەخۆشێک چەندە لەسەر حکوومەت دەکەوێت لێرە من وەک پسپۆری چارەسەری شێرپەنجە بە تیشک بۆ نمونە سنتەری ئاوات ئەگەر بەراورد بکەینەوە لەگەڵ سنتەرەکانی دەرەوەی وڵات کە پارە لە نەخۆش وەرەگیرێ بۆ نمونە نەخۆشیێکی توشبووی شێرپەنجەی مەمەک بۆ نمونەگەل لە تورکیا چارەسەر وەربگرێتن پێویستی بە 15 إلى 20 جەلسە فراکشن پێویست دەبێتن تێچووی چارەسەرەکەی بینی 7 تا 8,000 دلار تەکلیف دەکاتن بەڵام لە سنتەری ئاوات بێ بەرامبەر و چارەسەر حکوومەت یاریمی کوردستان زۆر باش کاک دکتۆر هەردی ئێوە لەگەڵ نەخۆشی شێرپەنجە و چارەسەرکردنیان چۆنن پێم خۆشە بەڕاشکاویش پێم بڵێ حکوومەت چەندە هەماهەنگە لەگەڵتان چەندە هاوکارتانە بۆ دابینکردنی کەل و پێداویستی و دا و دەرمان وەکو پێویست دەرمانتان هەیە نەخۆشخانەی نانەکەلی سێ بەشی سەرەکی لە خۆی دەگرێت نەخۆشەکان شێرپەنجەی گرێ وەک مەمک و سیەکان و قۆڵۆن و هەتا دوایی نەخۆشی شێرپەنجەی خوێن و شێرپەنجەکانی خوێن هەروەها بەشێکی تایبەت بە شێرپەنجەکانی منداڵان ئەم بێجگە لە بەشەکان تر کە وەکو بەشی تیشک و دەرمانخانە و تاقیگە کە هەمووی لە خزمەتی نەخۆشدا من بەش بە حاڵی خۆم پێش چەند ساڵێک لە دەرەوە کاتێک خوێندنم تەواو دەکرد نیازی گەڕانەوەم هەبوو چەند جۆرە چارەسەرێکی کە تەواو نوێیەت کە مناقەشاتی لەسرە لە خەیاڵی خۆم گوتم من دەچمەوە کوردستان ئەم شتانە وجودی نییە پێویست ناکە احتیمامیشی پێ بدەم کە هاتمەوە بە خۆشحاڵیەوە وەک دەرەی سەپرایز بمیان واقم ڕما کە دەبینم هەمان ئەو مناقەشاتانەی هەمان ئەو ئامێر و پێداویستیانە هەیە چارەسەر هەمان ئامێر لێرە لە کوردستان خۆشبەختانە بەردەستە و لە خزمەتی نەخۆشدایە بڕی و ینی هەبوونی بازەجار بەهۆی کێشەی سیاسی بینی نێوان هەرێم و بەغدایان هەر کێشەی دیکە کەم و کورتی تێرا دەکەوێت بەرام بە شێوەیەکی گشتی هەمووی بەردەستە بە خۆشحاڵیەوە ئەوەی دەمەوێت بڵێم لێرە کامە چارەسەری کە نوێیە وڵاتانی جیهان پەیڕەوی دەکەن ئێمەش بە هەمان شێوە لە نەخۆشخانەی نانەکەلی یان ڕزگاری یان سنتەری ئاوات بەردەستە لە خزمەتی نەخۆش با من لێت بپرسم حاڵەتە بۆ نەخۆش لە خوار و ناوەڕاستی عێراقەوە عێراق بێن بۆ نەخۆشخانەکەیەوە چارەسەر بکرێن ئەمڕۆکە فایلم بۆ دوو نەخۆش کردوێتەوە بەو مەبەستا بەپێی داتای ڕسمی کە لە وەزارەتی بۆتە شوێنێکی هیوا بۆ ئەوانیش بەڵێ بەپێی داتای ڕسمی وەزارەتی تەندروستی عێراق سەتاسی ئەو نەخۆشانەیە کە لە نەخۆشخانەی نانەکەلی عیلاج دەکرێن لە دەرەوەی هەرێمن و بە تایبەتی شارەکانی بەغدا و هەندێک جار لە بەسڕاوە بۆمان دێنە خۆش بەرێ چارەسەریان دەکەین ئەمە وەک دەرێ شەرەفمەندین کە بتوانین نەکرد لە خزمەتی پارێزگای هەولێر دابین کە ئەرکمانە بەڵکو لە خزمەتی پارێزگەکانی تر و دەرەوەی هەرێمیشین زۆر باشە جەنابی وەزیر ئەوە بیستمان کە نەخۆش لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق دێ بۆ هەرێمی کوردستان بۆ چارەسەر پرسیارەکەی من لە جەنابەت ئەوەیە حکوومەتی عێراقی هەماهەنگە لەگەڵ ئێوە لە ڕووی دابینکردنی کەلوپەل و پێداویستی و چارەسەر بۆ نەخۆشەکان تاوان کاکسێن من هەر پێش وەڵامەکە مثلا لە خەسخانی نانەکەلی سەتاسیە ئەوانەی لە دەروی هەرێم دێن لێرە ڕەنگە 150 لەوێن دەر 140 بەمە بە معدل شیکاریەکمان کردو نزیکەی 140 بە شێوەیەکی گشتی بۆ هەموو خەدەماتەکان نەخۆشانی شێرپەنجە لە دەرەوەی هەرێم دێنە عێراق و هەر نەخۆشێک ئێمە دوێنێ ڕاماگەیان بە معدل قسە دەکەین چکە نەخۆشی زۆر زیاترە کولفەکەی هەشە هەرزانترە کەمترە بەڵام بە معدل بە شێوەیەکی ڕێژەیی نزیکەی 180,000 تا 200,000 دلار کولفەی عیلاجە تەنها بۆ یەک نەخۆش تا ڕادەی کۆنتڕۆڵکردن تا ڕادەیەوەی کە کۆنتڕۆڵ بێت ئەمە تا هەتایە نییە بڵێ بە یەکجاری طبعا عێراق ئێمە مەفروزە تەواوی دەرمان و پێداویستەکان لەسەر عێراق بێ بەڵام عێراق خۆشی مشکلەی هەیە لە شێرپەنجەوە وەزعی شێرپەنجە لە عێراقدا ناگاتە هەرێمی کوردستان خۆیان چەند جارێک باسییان لەوە کردێ بە حکمی ئێمە سندوقمان هەیە و بودجەی زیاترێ و جەنابی سەرۆک حکوومەت بودجەکانی زیاد کردێ بۆیە وەزعی هەرێم زۆر باشترە شێرپەنجە من دەتوانم بڵێم لە 115 تا 15 پێداویستەکانی دەرمانی کیمیایی ئێمە توانین لە عێراق وەرگرین 185 لەسەر سندوق و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە لایەنێکیان بەڵام لە
ئامێردا ئەسڵەن هیچ ئامێر بۆی منانێن چکە لە موازنەی عێراقدا ئامێری تێدانە تەنها دەرمانە واتەڵام بڵێم تەنها داو سەدا چەندە ئەوەی ئامێری نانێرن داو دەرمانەکە سەدا نزیک 10 بۆ 15 بەڵام ئێستا هەندێک بەرنامەی پارێزگاکەی هەرێمی کوردستان بەڵێ طبعا هەڵەبجە لەوێن دەر بە پارێزگایاندان نایە بۆ سلێمانی لە حسەی سلێمانی دەدرێتە هەڵەبجە ئیدارەی سۆران و زاخۆ لە دهۆک و هەولێر و ڕاپەڕین ئەوان تەعامل لەگەڵ سێ محافظە دەکەن هەولێر سلێمانی دهۆک باسی زیاتر لە 285 میلیارد تەنها دەرمان و پێداویستی پزیشکی ئەو ئامێرەی تێدا نییە کە ئێستامە لێرین باسی بینان نییە باسی ئامێر نییە تەنها دەرمان و پێداویستی پزیشکی ئەمە جگەلەوەی ئەوەی لە عێراقشمان وەرگرتویان بە شێوەی خێرخوازی دەستگایە کەسایەتیەک زۆر زیاترە لەو ڕای بەڵام ئەوەی کە حکوومەت هێرێم کردیتی و لە ڕێگەی سندوقشەوە بەیەکەوە زیاتر لە 285 میلیارد زۆر باشە لەم پرۆگرامەی من دیارە ژمارەیەک لە توشبوانی پێشووتری شێرپەنجە لێرن خۆشبەختانە تیان پەڕاندووە ئەوە سپاسگوزاری خوای گەورەی دەوێت پێم خۆشەوە قسەیەکتان هەبێ بەشدار بن کاتێک کە ئێوە تووشی شێرپەنجە بوون نەخۆشخانەکان چۆن بوون لەگەڵتان مامەڵەکردنی پزیشک ستافی پزیشکی حکوومەت چۆن بوو لەگەڵتان ئەگەر بەشدار بنێەوە پێم خۆشە قسە بکەم فەرموو بەخێر بێ سپاس دەکەم وەکو توشبووەکی ژێرپەنجە کە ئێستا کە ئەلحەمدولیلا باش بوویمە من هەم لە سەنتەری ئاوات هەمیش لە نانەکەلی هیلاجم وەرگرتیە و دکتۆر ئەحمەد سامی دکتۆری من بووە کە تیشکم لێر کوانەوە گرتووە سپاسی هەردوو نەخۆشخانە دەکەم ئەوەی پێویستە پێی برێم ینی بڵێ ئێستا خۆشحاڵی کە تێت بەڕاندووە ئەکید مامەڵەکردنیان باش بوو لەگەڵت ئەکید مامەڵەکردنیان زۆر باش بوو ینی هەست نەدەکرد مەسەلەن لە ناو خەستەخانەی و حایلەی خۆتانی هەڵسکەوتیان لەگە دەکردی ئەگەر پێداویستێکت پێویست بەیە داهاتن یارمەتیان دەدای ئەوە نەبوو مەسەلەن وەکو نەخۆشخانەیت کە بیتن وەکو خەزانی خۆتانی هەڵسکەوتیان لەگەڵ دەکردی ئێستا هەز بەچی دەکەی کە حکوومەت و نەخۆشخانە حکومیەکان خەرجی چارەسەرکردنی تویان لە ئەستۆ گرت هەز بەچی دەکەیت ئەگەر ئەوان نەبان دەبوو چ بکەیت دەبوو پارەیەکی زۆر ئەکی دەبا پارەی زۆر ئەوەش لە توانای زۆربەی زۆرمان نییە ئەوەی کە ئەوان دابینی دەکەن لە بۆمان ئەگەر بەندن کە حەبەکیشبی لەوانەیە لە زۆربەی تواناماندا نەبیتن ئێستا دوهەمین پشکنینە تەواو تێت پەڕاندۆ بێک الحەمدولیلا تەم پەڕاندی لەژێر چاودێریم بەخێر بێ بۆ ژیان سەلامەتی سپاس دەکەم چیدی قسە بکەم پێم خۆشە هەز بەچی دەکەن کاتێکەوە لە نەخۆشخانەی حکومی چارەسەرتان وەرگرتووە یان ئەگەر گلەیەکتان هەبووە بۆ نەخۆشەکانی دیکە جەنابی وەزیر و حکوومەت لێرەیە ئازادن دەی بەڵێ سەرەتا بەنای خوا من ئیسماعیل ئەسعەدم توشبووی شێرپەنجەی خوێنم لە خوێن لە جۆری لیوکیمیا AML کە ساڵی 2016 تووشی ئەو نەخۆشیە بۆم سپاس بۆ خوا الحەمدوللا توانیم سەرکەوم بەسەر ئەو نەخۆشیە بە هەوڵی ستافی نەخۆشخانی نانەکەلی و تاوای کارمەندانی نەخۆشخانی نانەکەلی و من بەڕاستی شانێزشی گەورەیە کە من چارەسەرم لەو نەخۆشخانە وەگرتووە و هۆکاری ئێستاش من وەک توێژەری نەخۆشخانی نانەکەلی بە شێوەی خۆبەخش کار دەکەم هۆکاری کارکردن لە نەخۆشخانەیە بۆ ئەو ئاستە بەرزەی ستافەی کە نەخۆشخانی نانەکەلی لە کاتی نەخۆشبوون بۆمیان هەبووە بەڕاستی جێگای شانازی ینی دوایەوەی کە نەخۆشیەکە تێبەڕاند بەڵێ حەز لێ نەخۆشخانەکە بەجێگەڕێتەوە نەخۆشخانەکە بەڵێ چکە ویستم بتوانم وەک ئەوان خزمەت بۆ نەخۆشانە بکەم کە لە دوای منەوە دێن وتوانیشم تێدا سەرکەوتم لەو هەمووی لەسەر چی حکوومەت بوو لە ئەستۆی حکوومەت بوو هەمووی لەسەر ئەستۆی هەمان پرسیار ڕوبەری تۆکەمەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی تەندروستی سەر بە حکومی ئەو هەموو کەم و کوڕێک کە باز دەکرێت دەڵێن وایە وا بوو واچوو ئەگەر فعلا وابووە دەبایە چەندێک پارە سەرف بکەیتەوە بەڕاستی لە ڕووی نسبەی نرخی دەرمانەکان زۆر بەرزن یعنی لەوانەیە لە زۆربەی توانێت کەسماندا نەبی ئەو نەخۆشانێک کە دێنە نەخۆشخانانەکەلی بکردێ لێ سپاسی تەواوی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان و سەرۆکایەتی و بەڕێزیان و نەخۆشخانی نانەکەلی کە تەواو هاوکارمە لە ڕووی دەرمان و پێداویستەکان کە بە تەواوەتی لەوان دابین دەکرێت دەستان خۆشە کاک دکتۆر باسی سندوقی شێرپەنجەمان کرد لەم کابینەیە سندوقێک تەرخان کرا ئێستا لەو سندوقەیە کە چارەسەری شێرپەنجە دەیگرێتەوە هەر لە هەمان ئەو سندوقەیە
صندوق سەرچاوی سەرچیە دەتوانم بڵێم بەڵام پاڵپشتی حکوومەتێرێمی بودجەی لە دەرەوەی سندوقش بوو زەمانەیە بودجەی دائرە سەحەکان لە بۆ مستشفیەکان و من دەمێ شتێک ڕاست بکەمەوە چکە پرسیارگەی بەڕێز زۆر دقیق بوو لە ئەم لە بەڕێز کاکتۆر و لە کاچی بەڕێز کردت کە ئەگەر لە دەرەوە بە ئەستن عیلاج کیمیایی لە دەرەوە نیە هیچ مستشفیەکی ئەهلی بەڕێزان دەزانن نەخۆشخانەی هەلی کاری کیمۆتەرەپی ناکات چکە تەحزیری خاصە گرانبەهایە و ممنوعیشە لە سەیدەلەکان نییە ئەسڵ نافرۆشێ زووتر بگەڕێنەوە چەند ساڵێک بە لێستا لە بە قاچاق هەبوو چەند سەیدەلێک بە قاچاق دەرمانی سەرەتانی دەرمانی گرانبەها و کەس نەیزانێت چۆن دێ و قاچاق بۆ دەست مامۆستاداگرتن و کێشەی دادگای خۆشبەختانە شانازی بۆ دەکەم کە لە چاکسازی دەرمان ئەو دەستی قاچاقە نەما لە سناو دەرمانی شێرپەنجە دوو ئامێری لیناگلێزەر تا ئێستاش لە کەرتی تایبەتدا نییە تەنها حکوومەتێتی بۆیە من دەڵێم شێرپەنجە 1970 هەمووی لەسەر حکوومەتە و زۆر گرانبەهایە بەڵێ جەنابی سەرۆژ حکوومەتێری کوردستان بودجەیەکی تایبەت هەموو فەرمانخانەدانە ئێمە پرۆژە چینۆمان هەیە دەچێتە دەرەوە ئیمکانێتی هەیە نازانم بۆ دەچێتە وڵاتانی دەرەوە ئێک لە کاتێکدا وڵی کاک ئەو سنتەر دەرفەت من نمونەیەکت بۆ دەجەرمەوە خۆم سەردانی یەک لە بەڕێزانم ڕەنگە خۆشت بیناسی من نامێ لێرە وەکو ڕێکلام ناوی بێنم بەڕێزەکە خۆشت دەیناسی من سەردانیم کورۆکو نەخۆش سەردانێک کۆمەڵایەت چوومە ماڵیان گوتی دکتۆرە من چوم دعمی یعنی یارمەتی منیاندایە چوومە دەرەوە لە تورکیا عیلاجم کردیان گوتی لەو خستخانەی عیلاجم کرد دیارە نەخۆشیمە زۆر دەچن و شارەزای هەولێر بوونە گوتی پاژەوەی عملیاتەکەم کرد گوتی عملیاتەکەی پێدەن و پڵ سێرجری جەماعەتی سێرجنەکان یانەوەی جەڕاح دەزانن ئەو عملیاتە چیە گوتی دەمزانی لێرە دەکرێت ئیدی چووم لە دەرەوە گوتی کە عملیاتەکەم کرد گوتی پرۆفیسۆرەکە هاتە لای من گوتی کاکەوە عملیاتەکەی تەواو ئینجا دەبی دەست بە عیلاجی کیمیایی بکەی ئەوە کۆرسەکەتە 21 جەلسە هەر 3 هەفتە جارێک دەبێت و باشە دەزانیت چماوەک دەکاگە لە تورکیا بنێتەوە گوتی بەڵام ئەگەر بەجێ من دەکەی دەچیوە لە هەولێرە لەبەرەوەی دەرمانەکەین گۆ بڕاندا ئەو دەرمانەی لەوێ پێی دەڵێن جەنەریک خاوەنی ئیمتیازە تورکیا خۆی دروستی دەکا جەنەریکە ئەوەی ئێمە بڕاندا هەمووی مەنشای ئەوروپیە گوتی دەچیوە لێندا گوتی لە کنەمە هەر جەلسەک 70,000 دلاری دەوێت کاک دکتۆر ڕەنگە باش بزانین 70 وەرەقە دەکاونیە هەر جەلسەک حسابی 21 جەلسە بکە دەچیەوە گوتی ئێمە لە نانەکەلی بەخۆڕاییە تەنانەت 1 دیناریش نادا نەخۆش شێرپەنجە معنای چییە من نازانم هاوڵاتی کەینێ متمانە و سقییان دەگەڕێتەوە من نازانم بۆ دەچنە دەرەوە کارچی ئەو متمانە بەڕاستی ڕاگەیاندن پێشەم کەسێک دەبێت ڕاگەیاندن و سقی بگەڕێنەوە دوو چاولێکەری و تەقلید هەیە سێ بەشێک هەیە خۆی داوای هاوکاری یارمەتی لە جهتێک دەکات جهتێک دامی دەکات بەڕاستی هاوڵاتیان دەبی سقە و متمانە بگەڕێنەوە ئەگەر خەدەماتێک نەبی ئێمە تا 4 ساڵ پێشستا ئەو ئامێرەمان نەبوو کە ئێستا ئێمە لەو سنتەرەی بە ناچاری عقدمان لەگەڵ وڵاتی تورکیا هەبوو لەگەڵ هیندستان هەبووە لەگەڵ ئوردن هەبووە ئەوە لە سندوق کۆمەڵ هەموو عقدەکان مەوجودن نەخۆشمان دەناردە دەرێ بەڵام وەڵڵای ئێستا ئێمە تەقریرێک لەو نەخۆشێک ناکەین بڵین جیازی لەیزەرمان نییە بڕۆ ئەوەندە جەلسەیە وەرگرە لە تورکیایان لە ئوردنیان لە هیندستان لەبەرەوەی مەوجودە ئەگەر شتێک نەبێ عملیاتێکە زۆر شازە هەندێک ئایتم مایە ئێمە دابینیکردنەوەی ڕادیۆ ئایزۆتۆپ ئەوانە قەینا بەڵام وەڵڵاهی پێویست ناکە پێویستناکە هەمان چارەسەریە و هەمان پرۆتۆکۆلە ئەو پرۆتۆکۆلی کە عیلاجی لەسەر دەڕۆن پزیشکانی ئێمە هەمان پرۆتۆکۆلە ڕۆژانە لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان بەشدار دەبن لە وڵاتان بۆیە هیوادارم هاوڵاتیان متمانە بە پزیشکان و کارمەندان ئێمە بکەن متمانە بە دام دەستگاکان بکەن بەڕاستی پەرستاران و شیکارەکان ئێوە بە شێوەیەکی گشتی ئەرکتان قورسە لە نەخۆشخانەکان لە هەموو نەخۆشخانەکان لەبەرەوەی ئێوە ڕاستە خۆ مامەڵە لەگەڵ نەخۆش دەکەن شێرپەنجەش حاڵەتێکی تایبەتە دەمێ بزانم دەڕووی سایکۆلۆژیەوە چۆن مامەلە لەگەڵ نەخۆشی شێرپەنجە دەکەن کەرەم کە من ڕوان عەبدولمەجید بابان توێژەری کۆمەڵایەتیم لە نەخۆشخانەی نانەکەلی دەستیان خۆش بێ هەردوو مستەشفا بەڕاستی زۆر هاوکارن لە بۆ نەخۆشەکان و هاوکاریان پێشکەش دەکەن ئێمە وەکو چاودێری دەرونی کۆمەڵایەتی من و ڕێناسخان و کاک ئیسماعیل لە نەخۆشخانە پاڵپشتی و پشگیری ئەو نەخۆشانە دەکەین کە بەو قۆناغی سەختەی بۆ شێوێک مامەڵەیان لەگەڵ دەکەن چۆنێتی مامەڵەکردنتان لەگەڵ تۆزێ قورسە لەگەڵ شێرپەنجەوەیە سایکۆلۆژیۆ یعنی تۆ کە دەدوێی لەگەڵی پێم خۆشە بزانم یەکەم جار هەست گیان لێ دەگرین ئەمە ئەوان چکە زیاتر پێویستیان بەوەیە کە ئەو دەردانی خۆیان هەیە قبولی بکەن کە ئەو نەخۆشیان هەیە چکە زۆر زەحمەتە لە بۆیان و شۆکن کە ئەو نەخۆشی قورسیان بەسەردێ چۆن تێپەڕێنن ئێمە ئەو ڕێکارانە ئەو میکانیزمانیان پیشاندەن لە ئەوی چۆن ڕوبەڕووی ئەو نەخۆشی ببنەوە و ئەمە بەردەوام سەرنجمان لەسەر ئەو لایەنی جەستەیە کە نەخۆش چاک بکرێتەوە بەڵام ئەوەندەی کە گرینگە زۆر بیزانین لە ڕووی لایەنی چاودێری دەرونی و کۆمەڵایەتی سۆزداری
کە پاڵپشتێکی زۆر باشترا وەکو توێژنەوەکانیش سەلماندیتیان لە هەموو دنیای یارمەتیدانی چاودێری دەرونی و کۆمەڵایەتی دەتوانین میکانیزم و دەتوانانی کوالیتی ژیانیان بەرزتر بکاتەوە هەتا تەسیری لەسەر دەرەنجامی نەخۆشەکانیش هەیە وەک ئەو نەخۆشانە کە ئێستا لێرە چابوونەتەوە زۆریان بە هاوکاری ڕێناسخان و کاک ئیسماعیل لە نەخۆشخانە ئەو کاتی ئەوان پێش من لێوێ بوون توانیتیان لە ڕوولانی دەرونەوە لەگەڵیان بن هاوڕێیەتیەکی وا دروست بکەن وەکو یەک خێزانیان لێ هاتیە ئەو پاڵپشتیە توانیتی ئاسانتر ئەو نەخۆشی قبولکەن و خێراتریش بەرگەی ئەو ئازارە بگرن کە لە ئەسنای لە قۆناغی شێرپەنجەدا تیان پڕاندێت دەستیان خۆش بی و هەوڵیشی خۆشمان دەدەین بەردەوام بین بە پاڵپشتی نێرسەکانی خۆشمان کە لێەوە حەزمێ پرسیارەکرد لێ بکەم مای کێ دێت خوا خاتونە باسی چۆنەتی مامەڵەکردنی ئەوەی کرد لەگەڵ نەخۆشەکان با پرسیارەکەی من وابێ کاتێک نەخۆشێک دوای ئەوەی کەوە مامەڵی لەگەڵ دەکەن بۆ ماوەیەکی درێژخایان کاتێک نەخۆشەکە تێدەپەڕێنێ هەز بەچی دەکەیت سەرەتا سوپاس یعنی کە ساق دەبێتەوە و تەندروست دەبێتەوە ئەمن عومەر لەتیف وەکو پەرستار لە نەخۆشخانەی نانەکەلی پێش هەموو شتێک ینی ئێستا نەخۆشمان هەیە 2 ساڵە نەخۆشەکەی تێپەڕاندە هەر دێتەوە لامان هەر دێتەوە لامان ئێمە کە نەخۆشک لە لامان دەبی پێش هەموو شتێک وەکو خوشک و برا و عایلەی خۆمان تەمەشای دەکەین هەر هەمومان هەموو نێرسەکان و هەموو مستەشفا کە عیلاج وەردەگریتن لەوانەیە زۆر بێتاقەت بیتن ئەمە لە سایکۆلۆژی لەگەڵی دەبین ینی زۆر جار هەبووە لەگەڵ وی دانیشتینە قسەمان لە بۆی کردیا و بە یارمەتی توێژەرەکان لەگەڵیان بووینە و دکتۆرەکان لەگەڵمان دانیشتینە بێکەوە لەگەڵ نەخۆشەکانی حیسابی ئەومان نەکردێت کە ئەو نەخۆشە کەشە چیوامان دروست کردەوە کە نەخۆشێک دەبینی تێپەڕاندووە بەڵێ 2 ساڵ لەگەڵی بووی قسەت بۆ کردو ڕووی دەرونیەوە مامەڵەت باش بۆ لەگەڵی کە دەبینی نەخۆشەکە چاک بۆتەوە هەز بەچ دەکەی وا هەز دەکەم کە چەند ساڵێک لە دوو ئامانجەکی بوومە و گەیشتیمێ خۆشە زۆر ینی بەڕاستی دەست خۆش دکتۆرەردی بۆ بەرهێنەران ئێمە ئەم کابینەیە لە دەستپێشی کابینەکە کۆمەڵەیەک کێشە ڕوبەڕووی کابینەی نوێن بوویەوە دابەزینی نرخی نەوت سەردانی ڤایرۆسی کۆرۆنا ململانەی سیاسی نێوەخۆ ململانەی هەولێر بەغدا کۆمەڵێک کێشە هاتنە بەردەم ئەم کابینەیە پێم خۆشە بزانم وە بەرهێنەران هاتوونەتە لای ئێوە هاوکار بن بڵن کاکە ئێمە بە لە باتی حکوومەت هەندێک جار ئێمە سەرمایەمان هەیە مستەفیدین لە وڵاتە با ئێمە ژاوکاری نەخۆش بین بەتاکیید پێشتریش وام وتوە مەسەلە زمانە سادەکەی خۆمان دەڵێ خێرخوازان خێرخوازان بەڵێ نەخۆشخانەی نانەکەلی باشترین نمونەیە کە لێ گرتنی گشت چینەکانی کۆمەلگا لە خودی جەنابی سەرۆگۆزیران لە بەڕێز دکتۆر سامان لە ئەوەکە برین لایانی حکومی و پەیوەندن بە بابەتەکەەوە بێجگەلەوەی خێرخوازان بەگشتی دەستگای خێرخوازی بارزانانی دەستگای خێرخوازی نانەکەلی و بەڕێزکاک ئەحمەد ئیسماعیل هەر پاڵپشتێکی گەلک گەورەی خستەخانن بێجگەلەوەی لیستەکی گەلک دوور و درێژی خێرخوازان کەس هەبوو جاری وهەیە $100 بەخێر هێناوە بۆ نەخۆشانی شێرپەنجە کە توانیومانە بەهۆی ئەو بەخشینانە ئەو کلێنانێک کە دروست دەبی ئەمما لە چارەسرە یان لە پشکنینەکانە بەونەوە بە جوانترین شێوە بەکار بێتن و بخرێتەوە خزمەتی نەخۆش بە دووباتی دەکەمەوە نەخۆشخانەی نانەکەلی ینی گشت چینەکانی کۆمەلگا هاوتەری وەکدری لە خزمەتی ئەم گروپە نەخۆشە زۆر باشە کاک دکتۆر ئەحمەد چەندە پێویستە ئەوانەی خاوەن سەرمایەی زۆرن وە بەرهێنەری باڵان دەوڵەمەندن خێرخوازی بکەن بۆ ئێوە هاوکارتان بن چ داواکارێک تێ لەو ئەوانەی کە وەبەرهێنەرن لە وڵاتە مستەفیدن لە پرۆژەی گەورە زەبەلاح چیان پێ دەڵێ بێن هاوکاریتان بکەن ئێمە هەموو کاتێ ئامادەینە ینی ئەو وەبەرهێنەرەکان لەگەڵیان دانیشین بەشک و بتوانن یارمەتیمان بدەن بۆ دابینکردنی جیهازی تازەتر لیناکی تر تا بتوانین زۆرترین ژمارەی نەخۆش چارەسەر بکەین چونکە پێویستمان پێ دەبێتن یانی ئێستا ئێمە لە سنتەری ئاوات 2 لیناکمان هەیە واتە 2 مەشینمان هەیە بۆ چارەسەری توشبوانی شێرپەنجە وەک بۆ جەنابەت عەرزم کرد ئێمە بە 3 شەفت
دەوام دەکەین تا دەیشە و دکتۆرە بەڕێزەکان و پێویستان بە هاوکاری زیادەتریش بەڵێ پێویستمان بە هاوکاریە لە هەموو بوارێکە. کاک دکتۆر ئێستا ڕێژەی توشبوانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە لە ڕووی ستانداردە نێودەوڵەتیەکان لەکوێ نێمە بڵێ ئێمە خراپین ئەوەی کە باز دەکرێت لە میدیا ئەمە لە ڕووی تەندروستی گشتیەوە یەک حالەتیش بە زۆر دادەنین یعنی چکە ئاسوودەیی کۆمەلگا و خێزان تێک دەدا بەڵام لە ڕووی شیکاری پێ دەڵێن ئیپیدمیۆلۆجی یان پەتازانیەوە لە ڕووی زانستی پەتازانی ئەم نەخۆشیەوە نەخۆشی شێرپەنجەی ئێمە لە چاو وڵاتانی دەرەوە بە پێی ستاندەردەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی راپۆرتەکانی خۆمان و راپۆرتەکانی وەزارەتی تەندروستی عێراق فدرال لەژێر شتاندێنێ هەم ژمارە و ڕێژەکەمان زۆر کەمترە لەوەی کە لە جیهاندا توش بوون توزوی شێرپەنجەی ئێستا کێشەیەکی زۆر گەورەیە لە وڵاتە پێشکەوتوەکان لە وڵاتی ئەمریکا و ئەوروپای غەربی و وڵاتانی ڕۆژاوا بەڕاستی کێشەیەکی گەورەیە لەبەرەوەشە تازە پرسیارێکی گرنگت کرد بەڕاستی ئەگەر بەڕێزتان و هەر کەسێک چوبیتە هەر وڵاتێکی پێشکەوتوی لە وڵاتانی دنیا لە ئەوروپا لە ئەمریکا هەر لە مەتاڕەوە دەبینی دعمی یان پاڵپشتی شێرپەنجە هەیە سندوقەیە مەراسیم دەکەن ئاهەنگ دەکەن تۆپانێ دەکەن داهاتەکەی لە بۆ شێرپەنجەیە لە بۆ هیمۆفیلیایە لە بۆ سالەسمیە مەراسیم دەکەن خۆم بینیمە لە لەندەن وڵاتێکی وەکو لەندەن زۆر بودجەکەی کەم نیە 225 میلیارد پاوەند بودجەی NHS لە ساڵێک کەچی ماراسۆنێک هەبوو ماراسۆنەکە داهاتەکەی لە بۆ هیمۆفیلیا بوو بۆیە لە هەموو ئاهەنگێکی گۆرانی بێژێکی زۆر ناودار داهاتەکەی لە بۆ شێرپەنجە دەبێت شێرپەنجە لە هەموو جیهاندا تەنیا لەسەر حکوومەت نییە لەسەر ڕێکخراوە خێرخوازەکانیشە لەسەر فاوندیشنە دەستەی بۆیە ئێمە بە سوپاسەوە دەتوانین بڵێن لە هەموو شارەکان بەڕاستی خەڵکی زۆر خاوەن خێر و کەسایەتی و خوا پێدا هەبووە ڕۆلی هەبووە بە تایبەتی لە شاری ئەولێ لە شاری سلێمانی لە دهۆگ لە زۆر شوێنەکان ڕۆلیان هەبووە لە دروستکردنی بینا لە ئامێر لە باسی شاری سلێمانی کرد زوو نەخۆشخانەی هیوە لە میدیاکان هەواڵ بڵاو دەبێتەوە بەردەوام گیلەیان هەیە کە کەم و کوڕیە لەو نەخۆشخانەیە بۆ کارەکەی چییە؟ طبعا جدی سەرچی زۆر جارم ژێرەوە ڕاستە لێوە دەڵێ هەولێر هاوکارمان نییە وەزارەت هاوکارمانێ دا و دەرمان و کەلوپەل و پێداویستی وەکو پێویست بۆ نەخۆشخانەی وا دابین ناکرێت جدی وەڵامێکی دروستم مادەم دەرفەت دێ ئەو گلەی بەڕێز دەڵێ ئەوە خۆم لەناو نەخۆشخانەی هیوە ڕوونکردنەوەمە بۆ لە پێشەم ڕاگەیاندەکان گلەیی ئەوە هەبوو تەمان ئێمە کێشەی دەرمان و کورتێنانمان هەبوو یەکێک لە هۆکارەکان هەموو دەم هۆکار پارە نییە یەکێک لە هۆکارەکان نەبوونی پارەی پارەی کاش بوو لە بانکەکان لە کاتێکدا ئێمە هەم ئەو دەرمانەی لە بەغدادێک کاک سەیەن نایەتە وەزارەت تەوزیعی شارەکان بکە مباشر بەغدا تەجهیزاتی بەغدا کیمادیە لە بۆ تەجهیزاتی سلێمانی بەغدا بۆ هەولێر بەغدا بۆ دۆ ئەبەت یەک کەپسولیش تا ئێستا یەک حەویش ناتە وەزارەت ئەوە ڕقم یەک دوو دەسەڵاتی خەرجکردن هەمی دەرمانی گشتی هەمی شێرپەنجە بە تەواوەتی 100% شۆڕ کراوەتەوە ناو دائیرەکان و دەسەڵات دراوەتە بەشێکیش لە بودجەی سندوقیش دراوەتە مدیری خستخانەکانەوە کاکتۆریەک لە مدیرەکانی سنتەرەکانی شێرپەنجەی لاریم کوردستان بۆیە تەواوی دەسەڵاتی کارژێڕی دارایی یاساییان هەیە و بەغداش باشە دەنێری بەڵێ کێشیان هەبووە کورتێنان هەبووە کێشەکەیان لەگەڵ وەزارەتی تەندروستی نەبووە کێشەکە ڕەنگە دەگەڕێتەوە بۆ بانک و وەزارەتی دارایی کەوانە لە وەزارەتی شکەنە و ئەو کێشەیە حەل بوو تا ڕادەیەکی باش خۆشبەختانە ئەم ساڵ کێشەمان نەبووە ئەم من دەمێت یعنی تێبینیەکت بدەمێ خەڵکێکەیە تەشویق بۆ قسانە دەکا کە لە دەرەوەی سەحەیە خەڵکێکەیە ڕەنگە بۆ مزایدەی خۆی و بۆ دەرخستنی کەسایەتی خۆی دەچێت لە بەغدا ڕسمی لەگەڵ یەک مقەبا گرتو یەک مقەبا دەڵێەوە من دەرمانم بۆ خستخانەی واینا کاکە من لەو شاشەوە کاکسێن بە مەسئولێتەوە قسەی دەکەم دەرمان هاتن بە واستەی چوونی پەرلەمانتارێک نییە بۆ موسسەیەکی مادیا و لۆریەک دەرمان بێنێ دەرمان لە موازنەیە و مافی هەرێمی کوردستانە بە سنت وەسڵەکەی لەگەڵ دەنێری بەغدا کاتێک کە موازنەمان نامێنێت بودجەمان نامێنێت لە بەغدا ڕای دەگرێت زۆردا لە مانجی 10-11 بودجەمان نەماوە لە بەغدا هیچ کە دەرمان نایەت لەبەرەوەی دێ حەسەیت و تەواو ئێمە لە موازنەی عێراق بە یاسا بە قانون موازنەمان بۆ دادرێت هەرچی بکەی دەرمانێک زیاتر ناداتێ بۆی ئەوە نەخێرخوازیە ئەوە مافی هەرێمی کوردستانە ئێمە لە بەردەم بە ڕێز وەزیری تەندروستی عێراقی فیدرال پێکەوە چوینە ناو خستخانەیەوە مافی هەرێمی کوردستانە ئەو شەڕ ئێمە دەکەین بۆ مافە و ئەرکە کە بەغدا دەرمانەوە بۆ دەنێن بەڵام بەداخەوە خەڵکێک بۆ مزایدەی نازانم بڵێ مزایدەی سیاسیە و ئینتخاباتە و چیە دەچێت ڕسمی سندوقێک دەگرێت دەڵێەوە من چوم دەرمانم بۆ هیوا هێنا
کاکە دەرمان ڕۆژانە بە لۆری بۆمان دێت لە هەموو دەرمانێک اینجا شێرپەنجەش دێت ناکات ئەوە کاری ئێمەیە پێویست بۆ ناکە خەڵکێک واستە بێ ئێمە هەموو ڕۆژ لە بەغداین من ڕۆژ یەکشەم دەچمە بەغدا بۆ مؤتەمەرێکی گەورە هەیە لەسەر ئاستی مؤتەمەرێکی دووەلیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش بە شاندێک ئێمە شاندێکی گەورەی هەموو وەزارەتەکان بەزاردین بەڵام تەسیراتی صحیح چییە لەسەر گۆڕانکاری مەناخ و کەشوهەوا کە بەشێک لەوانە ئێمە شێرپەنجە دادنین بۆیە ئیشی ئێمەیە و ئەرکی ئێمە هەموو ڕۆژ لە بەغدا بێ و پەیوەندیمان باشە و من دەمێوەش پێ بڵێم تۆر یعنی ئێستا دۆخی سیاسی لە وڵاتەوەی لاتۆ کە مزایدە بە تەندروستی هاوڵاتیان و بەداخەوە تاکەکانی بەداخەوە زۆر کەسێک دێت نە چارەسەری پێە نە بودجەی پێەیە نەدەتوانین چارەسەری بکە بەڵام بۆ قسەکردن و سوۆشەل میدیا و دێتە بەردەم کامێرەک و ئەوە نییە کاکە گیان ئەوەی ئێمە دەیکەین واجبە و ڕۆژانە بە هەزارانی دەکەین باوەڕ بکە کاک سەیەندەزانی ڕۆژانە لە هەموو هەرێم کوردستان بەس شێرپەنجەت بۆ حساب بکەم چەند نزیک 2000 مراجعمانەیە ئەوە دکتۆر لێرێ بەخۆی دەڵێنزانام لە ڕۆژێ 2000 مراجع یعنی مانگانەی مەحسابمان کرد بە داتا هەیە ناویان تەزیلە فایلە ئەوەم بە ڕێزانە لێرن مانگانە لە هەموو سنتەری هیوا لە سلێمانی هەولێر دهۆک لە هەموو سنتەرەکان 52000 مراجعمانێت تەواو بە نزیکەی دەڵێم کەسرشیە 52000 مراجع ئەوە تاقیگەی دێ پشکنینی دەرمانی کیمیایی دێ لەیزەری دەوێ عملیاتی دەوێ کۆمەڵک یعنی متابعی دەوێ بۆیە ئەوە نابێتە بەدیلەوەی کەسێک لە سوۆشەل میدیا دەردەچێت و دەوێت بیفرۆشتە وەڵامن بە کەڵکی نەخۆشانی شێرپەنج چتی ناکاکە جارێک چووی لەگەڵ مقەبایەک ئەو مقەبایە حسەی منە و لەسەر حسەی مندا دەبەزیت یعنی ئەوە بەردەوام تیمیمە سەردانی بەغدا دەکەنەوە ئێمە تیمی هاوبەشمانێ مندوبمان هەیە نوێنەرایەتیمان هەیە لە ناو وەزارەتە نووسی عێراقی فیدرال ئەو بابەتە طبعا کە بەڕێزت دەڵێ ئێمە بە خۆشحاڵیەوە یەکێک لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەستکەوتەکان بە شانازیەوە دەڵێم دروستکردن و پتەوکردنی پەیوەندیەکانمان بوو بە تایبەتی لەگەڵ بەغدا ساڵ بە ساڵ من داتایەکت بدەمێ لە ساڵی 2022 240 میلیارد دەرمان و پێداوی پزیشکی ئەمە بەس بۆ شێرپەنجە بۆ عامە بۆی هەڵە نەگات چکە من تازە گوتم شێرپەنجە زۆر سنووردارە بەڵام لە ساڵی 2023 294 میلیارد دیناری عێراقی ئەمە دەرمان و پێداوی پزیشکیمان لە عێراق وەرگرە بەڵام هیچی ئامێری تێدا نەبووە پەیوەندیمان لەگەڵ پەیوەندی نێودەوڵەتیەکان لەگەڵ ڕێکخراوە خێرخوازیەکان لەگەڵ UN و لەگەڵ ئێمە دوو جار بۆ یەکەمین جارە لە ئاستی دنیادا بەشداری کۆبنەوەی لوتکەی هەموو وەزیرانی تەندروستی دنیا بووین کە تانیمان دەستکەوتێک بۆ دەست بێنین پێشمانگێک پێشستا دەستکەوتەکەی بەدەستکەوت سعودی وڵاتێک ئێستا من پرسیار لە کاتەکەت بگرم قسە زۆرە بڵێ دەزانم با پرسیار لە دووە ڕەحمەت بکەم لە ڕۆژێکدا کە گوتت سێ شەفت لێرە دەوام دەکەن چەند نەخۆش دێ بەگشتی یعنی لە مانجێکدا یان لە ڕۆژێکدا کاتێک هەژماری دەکەن لە سزلەکان تۆماری دەکەن لە ڕۆژێکدا چەند نەخۆشە لە مانجێکدا دەگاتە چەند ئەوانەی کە دێن بڵێ بەس سنتەرەکەی ئێوە لە سنتەری ئاوات ڕۆژانە 160 تا 170 نەخۆش چارەسەر وەردەگرێت 160 تا 170 نەخۆش چارەسەر وەردەگرێت چارەسەر وەردەگری لێرە بڵێ هەر جلسەی 10 دقیقە إلى 15 دقيقة ببي شويني يعني تخاب بعد واريكم همو روجي 160 هاولاتي بله حتى 170 هاولاتي سرداني أصدر دكاو چارەسەر وەردەگرێ بله أما چارەسەر ئەمڕۆ داتای مانگی نۆم دەرهێنا یعنی تا ئەمڕۆ 19 مانگ تا ئێستا ژمارەی سەردانکردنی نەخۆش بۆ سنتەری ئاوات 619 نەخۆش بووە لە 19 ڕۆژدا بڵێ بەس لە مانگە لە مانگی لە مانگە لە جومعان بێژگە لە هەینی ڕۆژانی هەینی بڵێ و لەو مانگەیە کە نەخۆش چارەسەر کرایە 285 نەخۆش چارەسەر کرایە تا ئێستا یەکی نۆ تا 19 باش کاک دکتۆر ئەو ڕێژەیە زۆر نییە بۆ ئێمە ئەوە بەس سنتەرێک لە ناو هەولێر بۆ نمونە وەرگیرا جەنابی وەزیر باسی ناوەندی چارەسەری کرد لە هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ئەو ڕێژەیە زۆر نییە پێت زۆر نییە نەخێر چونکە ئەوە چارەسەر و واجبە و دەبێ بیدەین وەک دەرێ ئیلتیزام باسی حاڵەتەکە دەکەم 619 هاوڵاتی لە ماوەی 20 ڕۆژدا چارەسەریان وەرگرتووە ینی ڕۆژانە 160 هەتا 170 کەس بەس دێت ئێرە نەخۆشخانەی نانەکەدی چەند بە هەمان شێوە بە هەمان شێوە ئێمە بە سێ ڕاوێژکاریمان هەیە بە هەر ڕاوێژکاری ڕۆژانە بە دەوری 100 نەخۆش دەبینین
لە هۆبەی دەرمانخانە نزیکەی 150 بەعزە ڕۆژ گەیشتوتە 400 دەرمانی کیمیاوی حاضر کراوە بۆ نەخۆشان بەڵام ئەو ژمارە زۆرە با نەبیتە هۆی دڵە ڕاوچێت چونکە ئەو 400 لەوانەیە یەک نەخۆش چوار جۆر دەرمانی جیازی تێدا هەیە یانیش ئەو 150 کە باسی نەخۆشێک بەرەبڕێ لەوانەیە هەبێ سەرەتا بێ زوو چارەسەر لەوانەیە هەبێ وەنیا بڵێ جا ئەوە ڕوونکۆ بۆی خەڵک نەترسێ بڵێەوە بزەبت یانیش نەخۆش لە بیدایەتی چارەسەرەکەی بە توندی دەست پێ دەکەین لەگەری پێشدەکە هەموو ڕۆژێ بێ کە تەمان هەموو ڕۆژێ سەردانی دەکە ئەو دەبێتە ژمارە و دەستە ناو ستاتستیکەکان ئیدی ئەرکەکە زۆرە قورسە و ئینشاءڵە لە بەگوێرەی ئەرکەکە ماندیبوون درێغی ناکەن ستافەکان بەڵام کە ئەو ژمارە زۆرەش مانایوەی نییە کۆمەلگانی وەی بوویتە شێرپەنجا بەعکسەوە ستاف یان خستەخانە هەمووی ئەو پەریتوانای خۆی بەکاردێنی ئەو ژمارە نەخۆشە چارەسەری تەواو وەرگری و خواشیفای بداتن ئینشاءڵڵا زۆر باشە جەناب وەزیر قسەیوانی زۆر ناگری با دێم وەدایوانیش دەمێ ئەو پرسیارەش لەکەم ئەگە بە کورتی وەڵام دەیتەوە شێرپەنجە لە ئاستی چەندەمی هۆکاری مردنە لە عێراق و لە هەرێمی کوردستان شێرپەنجە بە چه ئاستێکە هەژمار دەکرێت بۆی ببێتە هۆی مردن فەرموو پلەی دووەمە لە هەندێک وڵات لە پلەی سێمە لە نێوان چارەم و پێنجەم هۆکارە هۆکاری یەکەم ئیسکیمی کوردستانەکە کوردستان چوارەم و پێنجەمە بڵێ چونکە هۆکاری یەکەمی مردن لە هەموو جیاندا ئیسکیمی هارد زیزە واتە نەخۆشیەکانی کۆندامی سوورانیان بابا کوردیەکەی بڵێم نەخۆشیەکانی دڵ و خوێن ئەمانە جەڵتەی دڵ و ئەو زەبحەی دڵوانە دەگرێتەوە ئەوە هۆکاری یەکەمە هۆکاری دووەم ڕووداوەکانە ڕووداوی هاتچۆنا شەڕش بە ڕوودا دادەندرێت بەربوونەوەیە ماشەڵایپانە عێراق ماشەڵای لێ زەمن حقەتێکی ئینسان دەخوا بڵێ وڵی ئەم لە بەرەوە ناڵێم خۆم لە حکوومەت و مەدحی حکوومەت بکەم بەڵام وڵا واقع ئەو داتا پێمان دەڵێ تا 3-4 ساڵ پێشێستاش شاز بووین وڵاتیمە هەرێمی ئێمە شاز بوو لە چاو ئەحسای دنیا چکە لە هەموو دنیا نەخۆشی دڵ ڕقەمیەکە یان سەبەب یەکەمەوە ئێمە حادیسە سەبەب یەکەم بوو حادسەی نەخۆشی ڕووداوی سیارە زۆرترینە تەبعاً ماتۆر و بەڵام خۆشبەختانە بە سوپاسەوە بەو پرۆژانەی بە تایبەتی لەو 2-3 ساڵی ئەخیر کە وەزارەتی ناوخۆ کردی کامێراڵەکانی کامێرەی پۆینت کە بیدات داماشی دەکرا دوایی دەرکەوت ئامارەکان طبعاً پۆینت و پۆینت و کامێرا هۆکاری ئەوەیە ئێستا من جەڕاحەکان دەبینم دەڵێن شەوان درەنگی حالەتی نییە دەبواە دوای دازەژە و هەمووی مێشک و سەر و عملیات و ئێستا زۆر کەم بووە ڕووداوەکانی ئۆتۆمبیل کەم بووە بۆ یەکەتەوە بووینەوە ناو ستاندەردی نێودەوڵەتی وەکو ڕقم 2 ڕقم 3 کۆندامی هەناسەدان و ئەوانەیە کە ئەندێک نەخۆشی گورچیلەوە دەگەینەوەی کە شێرپەنجەش تەبعاً دەرەنجامی لێ دروست دەبێت کە دەبێتە لە کارکەوتنی لە قۆناغەکانی کۆتاییدا ئەندامەکانی دیکەی لەش ئەوەی من دەمەوێت بڵێن بەڕاستی ئەوەی بەڕێزان باسییان کرد ڕوونکردنەوەی زیاتر بێم ئەو نەخۆشانەی باز دەکەن هەمان نەخۆشن لە لەیزەر هەمان نەخۆش 20 جەلسەی دەوێت 20 دەستە ناو جەدووە لە پرۆگرامێک ئێمە پێ دەڵێن پرۆتۆکۆلی چارەسەری هەم لە کیمیاوی هەم لە لەیزەرەکە بۆیە هەمان نەخۆشە کە ئەوەندە بەردەوام دەبی بێتەوە چکە تو قەتعی بکەی هەم عیلاج کیمیایی هەم لەیزەرەکە نابێت قەتعی بکەی یەکجار نییە وەربگری بەرنامەی بۆ دادەندرێ خشتەیەکی و ڕۆژانە دەبی بێت زۆر باشە دێمەوە لای شیکار و پەرستارەکان بیدایەتی ئاماژەم پێگرێەوە ئەرکتان قورسە لەگەڵ مامەڵەکردتان لەگەڵ ئەو نەخۆشیە پێما بێت چەند کەسێکتان لێرە خۆبەخشن وایە هەر خۆبەخشن بە خۆبەخشی ئەچن دەتوانی قسەم بۆ بکەی ئەگەر هەستیەوە زەحمەت نەبێ جەناب ئەگەر هەستیەوە سەر پێ لەبەر کامێرەکە هەستیەوە سەر پێ زەحمەت نەبێ هەستەوە سەر پێ زەحمەت نەبێ سپاس ئەتۆ خۆبەخشی لە نەخۆشخانە داواکارێکت لە حکوومەت مەجالە والله هیوادارم یعنی شتێک بکرێ بە نسبەت خۆبەخشی ئێمەش خۆشحاڵ بووین یعنی خۆشحاڵین کە ئەو کارە ئەکەین لە نانەکەلی و قەت بێزار نابین و هیلاک نابین لە خزمەتی نەخۆشی نانەکەلی و دڵمان خۆشە بێت کە چاک دەبنەوە و دەڕۆنەوە منیش ناوم ڕەندە مدیکال مایکرۆبایۆلۆجیست من لە مایکرۆبایۆلۆجی دیپارتمنت ئیشەکەم و لە نفسی کات بەرنامەی AMR ئەنتی مایکرۆبیال ڕێزیستنت یعنی چاودێری ئەو ئەنتیبایۆتیکانە ئەەکەم بەڵێ بۆیە هیوادارم شتێک بکرێت چکە ئێمە نانەکەلی بێ ئێمە ناڕۆوە یعنی ئەگەر من نەچم دەوام نەکەم یان یەک لەوانە دەوام نەکرێ فەوزایەک دروستەوێ بۆیە
یعنی بە ئێمە کار نەڕوە. دەست خۆش زۆر سپاس کاک دکتۆر. وڵا با چکە بەرنامەکەم بەرەو کۆتا دەڕوا پێش بەرنامەکە باسی ڕێز و سپاسمان کرد بۆ ئەوانە گوتت ڕێز و سپاسیش بۆ ئەوانە کەمە دوامین پایانی خۆت بگەێنە لە بەرنامەکە وڵی ئەمێن بۆ توژوانی شێرپەنجە چه هیوایەک هەبێت کە حکوومەتی خۆمان بەخۆی کە خزمەتی شێرپەنجەیە و چاشیان دەکاتەوە هیوای زیادەتر هەیە فەرم هەموو نەخۆشخانەکانمان لە فراوان بوون بۆ حتا ئەو نانەکەلی ئەوەی ئەو بەڕێزانە لێ دەوام بکەن بەردەوام ڕێدەی نوێ و ئەوانە شایستەی زیاترن بەڕاستی تەنها سوپاس پێزاننا و ئینشاءڵڵا ئومێدەک هەبیت لەگەر باشبوونی باری ئابووری لارەی کوردستان و ئێمە بەردەوام لە هەوڵین ئینشاءڵڵا ئەوان بێنە ناو گرێبەستێکی دائیمی یانیش دامەزراندن جۆرێک لەو ومە وعدەماندایە و ئەوەی لە ڕابردوشدا هەبووە بۆ نەخۆشخانەی ئەڵمانی فریاکەوتن لە کۆرۆنا ئەولەویەت و ئەفضەلیەت لێرەوەڵا لە ئیش بەردەوام لەسەری من ئەو ڕۆیشم لەسەری کردووە بەڵام من ناتوانم لێرە وعدەک بدەم و بەیانی بڵێن کادا نەمەزران من کاتێک کە ڕەزامەندی وەردەگرێ ئەلان دەکەین لە ڕابردوشدا ئەولەویەت لۆ خۆبەخش بوو ئەوانە سەربازی ونن بەڕاستی من ئەو قسەیە بە ئەدیلەی نەخۆش ئەو قسەیە دەکەم نەک خۆم مجاملەیان بکەم وە بزانم آخر جار هاتم ڕۆژی جێژ نەبوو سەردانی هەموو نەخۆشەکانمان کرد بەبێ مدیری ئاگادار بیت باوەڕ بکە خۆم و برادێکی بەڕێزم لە تیمی ئەنجومەنی وەزیران کە پێکەوە چوین باوەڕ بکە هەموو نەخۆشەکان کەسێک دەگەڕام کەسێک گلەیەک بکە پێشنیارێک داوایەک گلەیەک لە خۆشخانە هەبیە تا من بیگەینمە مدیری کەسیان گلەیان نەبوو تاکە نەخۆشخانە کە زۆر ڕازیە نەخۆشخانەکانی شێرپەنجە نەکتەنان نانەکەلی لە هیوای سلێمانی ژوایە لە دۆکیش سنتەر ڕزگاری دەرەنجامی تەعاملی ئەو بەڕێزانەیە ئەوانە سەربازی ونن خزمەتی زۆر دەکەن ئینشاءڵڵا ئومێدمان وایە ئینشاءڵڵا لە داهاتوودا و لە ئایندا دەبنە بگێنە وەڵام هەرێمی کوردستان هیوایە بۆی شێرپەنجە لە ناوبەرێ من دوو پەیامم هەیە بە تەمان حکوومەتێرێم تەخسیری نەکردەوە هەوڵ زیاترش دێن بەرنامەی زۆر زیاترمانەیە بەڵام دوو پەیاممان بۆ هاوڵاتیان یەکەمیان گەڕانەوەی متمانەیە بۆ دام دەستگاکانی تەندروستی و پزیشکان و کارمەندانی ئێمە دووەمیان ڕەچاوی ڕێنماییە تەندروستیەکان بن بەڕاستی چونکە بە هەم بۆ خۆپارێزی هەمیش بۆ زوو دەستنیشانکردن ڕەچاوی ڕێنماییەکان بن چونکە بە زوو دەستنیشانکردن بە دۆزینەوەی ئەم حالەتانە چارەنووس و چارەسەریەکان زۆر ئاسان دەبێت کاک دکتۆر ئەحمەد دوهەمین پەیامت بۆ توژوانی شێرپەنجە دوایین پەیام بۆ توژبوانی شێرپەنجە هیوامەوەیە هەموو نەخۆشەکان هەر ساغ و سەلامت بنیش پێم خۆشە هەموو نەخۆشە کە چارەسەر لە سنتەری ئاوا وەردەگری نەخۆشیەکەی بم بڕبیتن و هەروەها بە پێویست دەزانم دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی وەزیر دکتۆر سامان کە بەردەوام پاڵپشتی سنتەری ئاوات بوونە و پێم خۆشە دەستخۆشی لە هەموو دکتۆرە بەڕێزەکان و کارمەندە ئەزیزەکان دەکەم کە بەردەوام لە خزمەتی نەخۆش بوون دوامین پەیامە دەبێت بگەینی یەکەم جار سپاس و ڕێز بۆ هەموو ئەو کەسایەتیانە و جەنابی سەرۆکوەزیران هەمووی کە پاڵپشتی نەخۆشانی شێرپەنجەن دوو کارمەندانی خستەخانە بەڕاستی ئەو ڕەنج و ئەرکەی ئەوان بەجێ دەگەێنن لە هیچ شوێنێک زەحمەتە بیبینی بۆ نەخۆشانمان تەنها بەهێز بن تەنها چونکە چارەسەرکردنی شێرپەنجە هەر دەرمان پێدانی ئیلتیزامە بە مەواعیدن و هاتوچوون و ئەو ڕێنمانەیە کە لەلایەن ستافی پزیشکیەوە پێشکەش بە نەخۆش دەکرێت تەنها دەرونیان بەهێز بن باوەڕتان بەو ئاستە بەرزە زانستی کە پێشکەش بە نەخۆش دەکرێتن باوەڕتان پێی هەبی ئینشاءڵڵا شیفا هەر لای خوا و سەرکەوتوو بە هیوای کەمبوونەوەی ڕێژەی شێرپەنجە لە هەرێمی کوردستان و تەندروستێکی باش بۆ هاوڵاتیانمان هەمیشەتان شاد سپاسی میوانە بەرزەکان دەکەم کە لوتفتان نواند لە پرۆگرامی بۆ هەمووان ئامادە بوون دووبارە هەمیشەتان شاد